و ئەبێ وریاش بین شەرم لە خوا زیاتر هەتا بەندەکان ئەچینەوە بۆ لای دایکی ئیمانداران سێن ئافرەتانی جاران ئەو ئافرەتانەی ئێمە ئەبێ ئەمانەیان بۆ بگێڕینەوە تۆ تەماشای دایکی ئیمانداران کە عائیشە ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ کچی ئیمامی ئەبوبەکری سدیق کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وفاتی کرد کە پێغەمبەری خوا خێزانی پێغەمبەرە و دایکی ئیماندارە کاتێ دەچوو بۆ سەردانی دانیشت لای قبری مبارەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەچکەکەی لابە حجابەکەی لابە کاتێ دوایەوە باوکی وفاتی کرد لە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە تەنیشتی مبارەکی قبرەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناشتیان هەر ئەچوو هەر یەکەم حاڵەت بوو لەچکەکەی لابە چونکە ئەمە پیاوێتی ئەوە ئەمە چییە؟ ئەمە باوکێتی لە دوایەوەی قبری ئیمامی عومەر ناسراوە بە فاروق کە هاوردیان هێنایان لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و لەگەڵ قبری ئیمامی ئەبوبەکر ناشتیان هەرچی کاتێ بچوایە بۆ سەردانیان لەچکەکە و جلوبەرگی خۆی جوان ڕێک ئەخست ئەچوو بۆیە دانیشت کاتێ لێیان پرسی ئەم حاڵەتەی یەکەم و دووەم وەک یەک وایە سێم بۆ وانییە دایکی ئیمانداران وتی یەکەم پیاومە حەڵاڵمە دووەمیان باوکمە سێهەمیان بۆ من ئەمە زندوو نییە مردووە ئیمامی عومەر بۆ من غەریبەیە با مردووە بەڵام ئەبێ جلوبەرگەکەم چاک بێ تەماشایان کە ئەمە دایکی ئیمانداران فێری کچان و خێزانەکانمان چیەکە نابێ ئێمە کەسێک کەوا مەحرەمە بە هیچ شێوەیەک نابێ ئافرەت بێت هەموو شتێک وە کەسێکی سادە لەگەڵی دابێ و تەبیعی بێ ئەمە نابێ ئیمانداران خۆشەویستان ئەگە تەماشاشکەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەسیەتمان پێیەکا فەرمێ با شەرم و حەیا بتانگرێ بە تایبەتی ئافرەتان وەک ئەو کەسەی کەوا حەیا ئەکا لە پیاوێک کی چاک لە قەومەکەی بەعدە جار مامۆستایەکی ئاینی بە کۆڵانێکە ئاڕوا مام حاجیەک بە کۆڵانێکە ئاڕوا پیاوێکی دیندار شێواز و سیمای دیارە سێرەکەی ئافرەتێک هەموو گیانیا بە دەرەوە کاتێ تو دەبینێ خۆی دادەپۆشێ پێغەمبەری خوا ئەمە فەرمێ ئەو ئافرەتە چەندێ شەرمەکە لەو پیاوە کە مامۆستای ئاینیە با نەمبینێ عەیبە مام حاجیە با نەمبینێ خزمی فڵانە خزمی پیاوەکەمە خزمی ژنەکەمە پێغەمبەری خوا فەرمێ دەیێژێ باوەنە شەرم کە لە خوای پەروەردگارش